دوای نزیکەی 40 ڕۆژ لە کردنەوەی زانکۆ و خوێندنگاکان لە ئێران بە شێوەی ئۆنلاین، کردنەوەی ناوەندەکانی خوێندن بە شێوەی ڕاستەوخۆ بووەتە جێگای مشتومڕ و سەرۆک کۆماری ئێرانیش داوای لە ناوەندە پەیوەندیدارەکان کردووە ئامادەکاری بکەن بۆ کردنەوەی ناوەندەکانی خوێندن لە 21 تشرینی دووەم. لە کاتێکدا کە لە ئێران نزیکەی لە 170 هاوڵاتیان دۆزی یەکەمی ڤاکسینیان بەکارهێناوە و شەپۆلی پێنجەمی کۆرۆناش کۆنتڕۆڵ کراوە، بەرپرسانی وەزارەتی تەندروستی ئەڵێن ئەگەر خەڵک پابەندی ڕێنماییەکان نەبن، ئەگەرێکی زۆری هەیە شەپۆلی شەشەمی کۆرۆنا سەر هەڵبدات. لە 1 ساڵ و نیوی ڕابردوودا هەموو ناوەندەکانی خوێندن لە ئێران بە شێوەی ئۆنلاین بەڕێوە چوون و سەرەڕای بوونی گرفتی زۆر لەم بوارەدا مامۆستایان و خوێندکاران پێیان وایە سیستەمی ئۆنلاین سیستمێکی سەرکەوتوو بووە و نابێت لە کردنەوەی خوێندنگاکاندا پەلە بکرێت. درسته همه واکسینه شدیم ولی دیده شده که تو شرایط کرونا واکسینه ڕاستە ڤاکسینمان لێداوە، بەڵام بینراوە کە کەسانێک سەرەڕای لێدانی ڤاکسینیش تووشی کۆرۆنا بوون. جگە لە مەترسیە کاتێکی زۆریشمان لێ دەگرێت و هاتوچۆ بۆ زانکۆ بەڕاستی کاتەبات. خوێندن بە شێوەی ئۆنلاین وایە کە هەم ئەتوانین بخوێنین هەم کاتمان بۆ کارکردن بێت و لە هەردوو لاوە بۆمان باشترە. ئێران یەکێک لەو دەگمەن وڵاتانی جیهان بوو کە هاوکات لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا گیرۆدەی گەمارە و ئابوووریەکانیش بوو. سەرەڕای هەموو ئەمانەش توانیویەتی لە بواری ڤاکسینەکردنی خەڵکدا سەرکەوتوو بێت و لە ئێستاشتا لە ڕووی ڕێژەی ڤاکسینەکردنەوە لە یەکێتی ئوروپاش پێشکەوتووە، بەڵام هاوڵاتیان ترسیان لەوەیە بە کەمکردنەوەی ڕێکارەکان دیسان کۆنتڕۆڵی کۆرۆنا لە دەست دەربچێت. کشورهای دیگه آیا مدارسش باز شده دانشگاه؟ پرسیارەکە ئەوەیە ئایا لە وڵاتانی دیکە خوێندنگە و زانکۆکان کراونەتەوە؟ ئەگەر کراونەتەوە بە چ شێوەیە کراوەتەوە؟ ئێمە ئەبێت لەو ئەزمونانە سوود ببینی. کردنەوەی ناوەندەکانی خوێندن لە ئێستادا زۆر خراپە و ئەمان باتەوە بۆ شوێنی یەکەمی خۆمان. بەرپرسانی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵای ئێران ڕایان گەیاندووە مەرجی ئامادەبوونی خوێندکاران بەکارهێنانی هەردوو دۆز ڤاکسینە، بەڵام خوێندنگا و زانکۆکانی ئێران زیاتر لە 18 میلیۆن خوێندکاریان هەیە و ئەمەش ئاستی کاریگەری کردنەوەی خوێندنگاکان لەسەر تەشەنەی دووبارەی کۆرۆنا بەرز دەکاتەوە. ئەمەش وای کردووە بەرپرسانی ئێرانی بە هێوریەوە مامەڵە لەگەڵم بابەتە بکەن. سامان سلێمانی، کوردسات نیوز، تاران.